35 ساڵ تێدەپەڕێت بە سەر مەرگەساتی بەناوەنفالدا، بەڵام تا ئێستا کە سوکاریان فالکراوان داوای هێنانەوەی ڕووفاتی ئازیزانیان دەکەن تا هیچ نەبێت کەمێک لە ئازاری دووریان کەم بێتەوە. کە سوکاریان فالکراوان لە مۆنۆمێنتی چەمچەماڵ وێ ڕاینیگەرانیان لەوەی تا ئێستا جاش و مستەشارەکان دەستگیر نەکراون و دادگایی نەکراون داواشیان کرد هەرچی زووە حکوومەتی هەرێمی کوردستان کار بۆ هێنانەوەی ڕووفاتی ئەنفالکراوان بکات. لەم ساڵی مەرگەساتی ئازیزانماندا داواکاریمان لەم خاڵانەی خوارەوەدا دەخەینە ڕوو. هێنانەوەی ڕووفاتی ئازیزانمان بۆ زیادی خۆیان، قەرەبووکردنەوەی کە سوکاری ئەنفالکراوان لەلایەن حکوومەتی عێراقەوە، دادگاییکردنی جاس و مستەشارەکان، دامەزراندنی کەچووکوڕی ئەنفالکراوەکان کە دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان چەندی ساڵە خوێندنیان ئەو کردووە و دانەمەزراون. داواکاری لە حکوومەتی هەرێمی کوردستان و کە کار بکات بۆ بە جینۆساید ناساندنی مەرگەساتی ئەنفال لە وڵاتاندا. 35 ساڵە کە سوکاری ئەنفالکراوان لە چاوەڕوانی ڕووفاتی ئازیزانیانن، هەرچەندە زۆربەی گۆڕە بە کۆمەڵەکان لە خواروی عێراق دۆزراونەتەوە، بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی شەیدان بە کەمتەرخەم دەزانرێت لە ئاستەڵدانەوەی ئەو گۆڕە بە کۆمەڵانە. بە دیاریکراوی داوا لە فراکسیۆنی یەکێتی ئەەکەم ئەو ئیشەیەک لای کەواتە بە تایبەتی کاقوبات لای ئەوە وەزیر پێمانی گوی یەک ئۆکەی کاقوباتم بۆ وەرگرن، ئێمە جێبەجێ هەموو شتێ حازرە، یەک نامەکە و یەک ئۆکەکەی داوامان کرد بیبینین، قبولی نەکردمان بینێت لەبەرەوەی سوور ئەیزانی ئێمە براوین هی ئێمەیە داوا قبولی نەکردمان بینی. وڵا وەکارەکە بەس حکوومەتە حکوومەت ئێمە خۆ دەسەڵات هیچمانە ها حکوومەت نییە دوای حکوومەت بێنێتەوە. ئێمە 2 ساڵەوە ئەلیوە کەوتووە ڕووفاتی ئازیزانمان بەبێ ئەوەی یعنی نازانی هەمووی خەڵکی منتیقی ئێمەیە منتیقی خاڵخەڵان و خەڵاتسیەکە و شێخ مزێنی و ئەم دەوری چەمچەماڵە دەجا داوامان کرد چوونە لای وەزیر پێمان گوتمان کاکە ڕووفاتەکانمان بۆ بێننەوە بابێنەوە جێی خۆی بۆمان بێنەوە گوتیان کاکە بەسەر چاوەکەی ئێستاوا دێهێنەوە. ئەوەنەکە من هیچم لە حکوومەتە نایە بەس پەلوپۆکانمان بۆ بێن بەس مستەشارەکانمان بۆ هێن بکەن وەکیلەکان ئێمەیان لێبی بەشکەم هەر ماڵی 4 کوڕیان لەو عەرەبستانە گیر بخۆ بەخوای گەورە بەس مستەشارەکان ئیستا معاشەکەی ئەوان 3 ملیۆنە بۆ هێن پێشمەرگە 750. وەڵی من ئەوەنم ئەوێ کاکەی تر هیچم لە حکوومەت نایە بەخوا باوکم. لە 14 نیسانی هەموو ساڵێک یادی مەرگەساتی پرۆسەی بەناوەنفال دەکرێتەوە، بەڵام بەهۆی ئاوڕنەدانەوەی حکوومەت لە داواکاری کە سوکاری ئەنفالکراوان خەریکە یادەکانیش پیرۆزیان نامێنێت و کە سوکاری ئەنفالکراوان زیاتر نیگەران دەکرێن. چیانوری کەناڵی پەیام، چەمچەماڵ.